الله أكبر الله أكبر. عمەر کانۆتێ ئەو یاریزانەی دوای 700 ساڵ زەنجی ئیسلامی لەناو ئەندەلوس لێدا. عمەر کانۆتێ لە ساڵی 1970 لە فەڕەنسا لەدایک بووە، بەڵام بەڕەگەز خەڵکی وڵاتی مالیە و کاروانی وەرزشی خۆی لەگەڵ یانەی لیۆن دەست پێ دەکات و دواتر لە یانەی سێڤیای ئیسپانی دەگاتە لووتکەی ئاست و ناوبانجی خۆی و چەند ناسناوێکی ناوخۆی ئیسپانیا و ئەوروپا دەباتەوە و لە ساڵی 2007 بە باشترین یاریزانی ئەفریقی دەستنیشان کرا کە بووە یەکەم یاریزان لە ئەفریقا لەدایک نەبوو بێت و ئەو ناسناوەی بەدەست هێنابێت. دوای ئەوەی عومەر لە تەمەنی 22 ساڵی دەبێتە موسڵمان، هەردەم هەڵوێستی هەبووە بۆ بەرگریکردن لە ئیسلام و لە یەکێک لە هەڵوێستەکانی ڕەتی دەکاتەوە درێسی یانەی سێڤیا بپۆشێت، چونکە لۆگۆ و ناوی کۆمپانیایکی قومارکردنی لەسەر بووە و یانەکەی ناچار بوون کە درێسەکەی ئەو جیاواز دروست بکەن لە یاریزانەکانی تری یانەکە. یەکێکی تر لە هەڵوێستەکانی عومەر ئەوە بوو کە دوای تۆمارکردنی گۆڵێک لە خولی ئیسپانی پشتگیری خۆی بۆ فەڵەستین دەربڕی و لەسەر ئەو هەڵوێستەی سزادرا. والهدف الثاني لمصلحة نادي إشبيلية، كنا نتوقع ذلك، المد الأبيض لم يتوقف، هنا العملية جميلة. عمەر کانۆتێ دووبارە سەلماندی کە ئیسلام لە پێشخۆشی و ئارەزوەکانی داناوە، کاتێک کە کۆمپانیایەک بڕیاریدا یەکێک لە مزگەوتەکانی ئیسپانیا بڕوخێنێت کە بیانووی کۆمپانیاکە ئەوە بوو کە گرێبەستی ئەو زەویەی مزگەوتەکەی لەسەر بنیاندراوە ماوە یاسایی تەواو بووە. لەبەر ئەمە کۆمپانیایەکە بە مافی خۆی دەزانێت ئەم زەویە بۆ پڕۆژەیەکی دیکە بەکار بهێنێت. لەم کاتە موسڵمانانی ئەم شارە هەستیان با دڵتەنجێکی زۆر دەکرد، چونکە هیچ ڕێگە چارەکیان نەبوو. هەروەها ئەو بڕەپارەیە کۆمپانیاکە داوای دەکرد زۆر بوو لە توانای هاوڵاتی موسڵمانەکان نەبوو ئەم پارەیە دابین بکەن. هەروەها ئەو دەرفەتەشیان نەمابوو کە هەڵمەتێکی کۆکردنەوەی پارە ئەنجام بدەن بۆ ئەوەی مزگەوتەکە لە ڕووخان ڕزگار بکەن. بەڵام خوای گەورە هەموو کاتێک دەرگایەکی دەرباز بوون بۆ کێشەکان دەکاتەوە و کەسێک دەکاتە فریاد ڕاست بۆ پارێزگاریکردن لە مزگەوتەکە. ئەو کاتە یاریزان عومەر کانۆتێ دێتە پێش و بڕیار دەدا زەوی مزگەوتەکە بکڕێت و لە ڕووخاندن ڕزگاری بکات. ئەم یاریزانە بڕی 500,000 دۆلاریدا بە کۆمپانیای خاوەن زەوی بۆ ئەوەی پارێزگاری لە مزگەوتەکە بکات. کاتێک پرسیاریان لە کانۆتێ کرد بۆچی ئەم کارت کرد، ئەویش گوتی هیچ قسەیەکم لەسەر ئەم بابەتە نییە. من بینیم زەویەکە بۆ فرۆشتن دانراوە و بۆ ئەوەی پارێزگاری لە مزگەوتەکە بکەم زەویەکەم کڕی. کانۆتێ گوتی من تەنها 500,000 دۆلارمدا تا ڕێگری لە ڕووخانی مزگەوتەکە بکەم، بەڵام ئەگەر پێویستی کردبا هەموو سامانی خۆم تەرخان دەکرد بۆ ئەوەی پارێزگاری لە مزگەوتە بکەم. من موسڵمانم و ئەمە ژیانی منە، من تەنها یاریزانی تۆپی پێنیم، وا بزانم کڕینی ئەم پارچە زەویەش بۆ پارێزگاریکردن لە مزگەوتەکە باشترە لە هەموو ناسناوەکانی تۆپی پێ. عومەر کانۆتێ بەوەندە نەوەستا و لە ساڵی 2019 دوای 700 ساڵ بۆ یەکەمین جار مزگەوتێکی نوێی دروست کرد لە شاری سێڤیا کە سەردەمی حکمی ئیسلام پێی دەگوترا ناوچەی ئەندەلوس. مزگەوتەکە 3 نهۆمە و گەراجێکی تایبەت بە ڕاگررتنی ئۆتۆمبیڵیش تایدا دروست کراوە. 12 ملیۆن دۆلاری تێدا خرج کراوە و مزگەوتەکەش ناوی مزگەوتی کانۆتێ فۆرسێڤیایە. عومەر دەڵێ ئامانجم ئەوەیە لەو شارەدا گرنگێکی زیاتر بە ئاینی ئیسلام بدرێ، بۆیەش بڕیاری دروستکردنی مزگەوتێکی گەورەم لەم شارەدا و کە هەم پیا و هەمیش خانمان بتوانن سەردانی بکەن بۆ بەجێگەیاندنی ئەرکە ئاینیەکانیان.